بەشی 24 چوونە ژوورەوەی من و بەندەکەم بۆ خانەی خوا. کاتێک کە شەودا هات دوو گۆزەی گەورە شەرابم بۆ پەرزگەکە برد کە تریاکم کردبووە ناوی. پاسەوانەکان کاتێک کە گۆزەکانیان بینی بە خۆشحاڵیەوە لە دەوری کۆبوونەوە و دەستیان بە خواردنەوەی شەرابەکە کرد و من لە پەرزگاکە دوور کەوتمەوە. کاپتان بردە کەنارێک و وتم خواکان ویستویانە کە من و تۆ لە یەکتری جا ببینەوە، لەبەر ئەوەی مینا لە خانەی خوا نەگەڕاوەتەوە. من دەبێ بڕۆم و بیدۆزمەوە و لەوێ بیهێنمە دەرەوە، لەبەر ئەوەی ئەو کەسانەی کە چوونەتە ژوورەوە نەگەڕاونەتەوە، لەوانەیە منیش کە بۆ هێنانەوەی مینا بۆ ئەم خانەیە دەڕۆم نەگەڕێمەوە. ئەگەر تاسبەینێ بەیانی نەگەڕامەوە تۆ بگەڕێرەوە بۆ شار و بۆ دیار نەبوونی من هەر بەهانەیەک دەدۆزیتەوە بیدۆزەرەوە، چونکە دەزانم تۆ لە درۆکردن و بەهانە دۆزینەوەدا کارامەی و دەتوانی قەناعەت بە خەڵک بکەی. بۆ نمونە بڵێ لە شاخەوە بەربۆتەوە و بووە بە خۆراکی ئەختەبوتەکان، یان بڵێ لە دەریادا خنکاوە و لاشەکەی ژێر ئاو کەوتووە، یان شتێکی تر. من لەوحەیەکی خاکی ڕووسم بۆ نووسیوی و مۆری خۆمم لێداوە. لە دوای ئەوەی گەڕایتەوە ئەزمیر دەتوانی زێر و پارەکەی من لە خانە بازرگانیەکان وەربگریتەوە، یان بە ناوی خۆتەوە بیخەیتە کار و ئەگەر حەز دەکەی خانوەکەم لە ئەزمیر بفرۆشە و بە زێر و پارەکەی کە دەستت دەکەوێ بگەڕێرەوە بۆ میسر و ئەگەریش لەوە دەترسی کە لە میسر بە تۆمەتی بەندەیەکی هێڵاتوو دەستگیر بکرێی، ئەوە لە ئیزمیر بمێنەوە و بە قازانجی زێر و پارەکەی من کە بە تۆ دەگا بە سوودەیی ژیان ببەرە سەر و خەمی مۆمیاکردنی لاشەکەی منت نەبێ. چونکە ئەگەر من نەتوانم مینا بدۆزمەوە لام گرنگ نییە لە جیهانی ڕۆژ ئاوادا چۆن بژیم و لاشەکەم مۆمیا بکرێ یان نا. کاپتا تۆ لەگەڵەوەشدا کە بەندەیەکی زۆر بڵێ بوویت و هەندێک جار گرفتت بۆ دروستکردم، بەڵام من هەمیشە تۆم خۆش ویستووە و ئەگەر هەندێک جار بە گۆچان دارکاریم دەکردی لەبەر مەسلحەت و قازانجی خۆت بووە، دەمویست بە باشی پەروەردە بکرێیت و لەگەڵەوەشدا بۆ ئەو گۆچانانی کێشاومە بە شان و پشتی تۆدا داوای لێبوردنت لێ دەکەم. کاپتا کەمێ بێدەنگ بوو، دوایی وتی گەورە ئازیزەکەم، ئەگەر چی لەدانی گۆچانەکەت هەندێک کات ئەوەندە بەهێز بوو، بەڵام مڕق و کینەم لە دڵدا نییە، چونکە وەکو خۆت دەڵێی لەبەر چاکە لە منت داوە و من دەمبینی لەگەڵەوەشدا کە تۆ لێت دەدام، بەڵام زۆربەی کاتەکان وەکو هاوڕێیەک ڕەفتارت لەگەڵدا دەکردم و لە کارەکانتدا سوودت لە بیرۆکەکانی من وەردەگرت، بە شێوەیەک کە هەندێک جار هەستم نەدەکرد کە من بەندەی تۆم، بەڵکو تۆم بە دۆستی خۆم دەزانی. تاو کاتەی لێدانی گۆچانەکەت بەرشانم دەکەوت و
ئەو کاتە تێدەگەیشتم کە خواکان جیاوازیان دروست کردووە لە نێوان بەندە و گەورەکەی و ئێستا دەبینم کە تۆ دەتەوێت بۆ هێنانەوەی مینا کە چوویتە ئەشکەوتەکەوە بچیتە خانەی خواوە، بەڵام ئەم مینایی تۆ دەتەوێت بچی بیدۆزیتەوە خانمی منی شەو قاچی خۆی خستووەتە سەرسەری من و منیش دەبێ بۆ بینینەوەی کار بکەم. ئەگەر مینا خانمی من نەبوایە ئەرکی من نەبوو کە بە شوێنیدا بگەڕێم، بەڵام ئەگەر ئاوەهاش نەبوایە هەر نەمدەهێشت تۆ بە تەنهایی بچیتە ناو ئەشکەوتەکەوە، چونکە خانەی خوا جێیەکی تاریکە و لە تاریکخانەکاندا تۆ پێویستت بە هاوڕێیە یان بەندەیەکی دڵسۆسەیە. منی ژوتم کاپتە ئەمە یەکەمین جارە کە دەبیستم بەبێ گریان و شیوەن گفتوگۆ دەکەی. بەڕای من قسەکەت ژیرانەیە، لەبەر ئەوەی نابێ من بەتەنها بۆ ئەو خانەیە بڕۆم، چونکە لەوەیە لەو تاریکستانەدا ڕێگەم لێون ببێ، بەڵام لەبەر ئەوەی دڵنیام کە لەو خانووە بە زیندوێتی ناگەڕێمەوە و ئەباشترە کە یەک کەس بکوژرێ نەک دوان. کاپتاوتی سینۆها ئەگەریش نەهێڵی لەگەڵ تا بێم من هەر نایەڵم بەتەنها بڕۆی و هەر چۆنێک بێ لەبەر ئەوەی لە تۆ بە ساڵا چووترم و زیاتر لە تۆ ئەزمونم بینیوە لە هەندێشت تێدەگەم کە تۆ لەگەڵەوەشدا لە خانەی ژیان خوێندوتە توانای تێگەیشتنت نییە، بەڵام ئەوە بزانە کە من لە تاریکی دەترسێم و جگەل لە مەشخەڵ دەبێ بهێڵی گۆزەیەک شەرابیش لەگەڵ خۆمدا بۆ ئەوێ بهێنم، بۆ ئەوەی هەر کاتێ ترس دایگرتم هەندێکی لێ بخۆمەوە. منی ژوتم زۆر باشە کاپتا هەرچێکت دەوێ بیکە، لەبەر ئەوەی ئەو تریاکەی کە تێکەڵی شەرابی پاسەوانەکانم کردووە کاری خۆی کردووە و خەویان لێکەوتووە، وا باشترە هیچی کە خۆمان دوانەخەین و بچینە ناو خانەکەوە. کاتێک کە چوینە ناو پەرزگەکەوە سیرمان کرد پاسەوانەکان هەمیان نووسون، هەڵووزێکی بە ئاگر و چەند مەشخەڵێکمان هەڵگرت و کلیلی دەرگا بچووکەکەی ئەو خانوەشمان دەستکەوت کە کاپتا دەیزانی لەکوێیە، چونکە بینی بووی کە لەو شەوەی مینا چوو بۆ ژوورەوە کاهینی گەورە لەو دەرگا بچووکەوە هاتبووە دەرێ. بەڕێکەوتین و گەیشتین، دەرگا بچووکەکەمان کردەوە و چووینە ژوورەوە. من دەرگاکەم داخست، بەڵام کلیلەکەم هێشتەوە. کاتێک کە دەرگاکە داخرا کاپتا لە ترسا کەوتە لەرزین و وتی گەورم خێرا مەشخەڵەکە هەڵکە، چونکە ئێرە ئەوەندە تاریکە کە پیاو لە ترسا دەلەرزێ. من فوم لە خەڵوزەکە کرد و مەشخەڵەکەم هەڵکرد و بینیم کە ئێمە لە 8 سووتی گەورەداین کە 10 داڵان لە چەند لایەکەوە لی جادەبەوە، هەر کامێکیان بەلایەکدا دەڕۆی. من بە بینینی ئەو داڵانانە سرم سوڕما، چونکە بیستبووم کە خانەی خوای دوورگەی کریت لە خانەیەکدا دەژی کە وەکو لابرنێت ڕێگەی زۆری هەیە. بە کاپتان وت نابێت لێرە بوەستین، دەبێ بەڕێکەوین و من لەو باوەڕەدام کە لەم ڕێگەیەوە بڕۆین. کاپتا سێرێکی داڵانەکەی کرد و وتی سینۆها ڕۆیشتن لەم داڵانانە گرفتی تیان نییە، بەڵام دەبێت کارێک بکەین کە دوایی بتوانین بگەڕینەوە. دوایی بینیم لەو کیسەیی کە بە کۆڵیەوە بوو گۆزەی خواردنەوەکەی لە ناودا دانا بوو، گڵۆڵەیەک بەنی قایمی دەرهێنا کە لە تاڵی گیا دروست کرا بوو. سەرێکی بەنەکەی بەو دارەوە گرێدا کە بە دیوارەکەوە بوو. منی ژوتم کاپتا ئەتەوێت چی لەم پەتە بکەی؟ کاپتاوتی ئەم بەنە بۆ گەڕانەوەمان بەکەڵکە، چونکە دەتوانین بەو بەنە بگەڕینەوە. ئەگەر چی کەرەستەکەی کاپتا بۆ گەڕانەوە شتێکی سادە بوو، بەڵام من بەتەنها نەمدەتوانی ئەو شتە بدۆزمەوە. پێم وت کاپتا بیرۆکەیەکی باشت بەکارهێنا. پاشان بەڕێکەوتین، هەرچەندە بەرەو پێشتر دەچوین کاپتا گڵۆڵە بەنەکەی زیاتر دەکردەوە. لە دوای هەر ڕێڕەوێک دەگەیشتینە داڵانێکی نوێ و
کە ئەوێشمان تێدەپەڕاند دیسانەوە داڵانێکی ترمان دەهاتەوە پێش. لەو کاتەدا کاپتا سەری بەرز کردەوە و بۆنی هەوای کرد. وتی سینوها ئایا بۆنی هیچ ناکەی؟ منیش بۆنی هەوام کرد و بۆنێکی وەکو خانەی مردوەکانی تەبەسم هەڵمەژی کە مردوەکانیان تێدا مۆمیا دەکرد. کاپتا کە ڕەنگ بە دەم و چاویەوە نەما بوو قومێک شەرابی خواردەوە و بە ئیشارەتی من کەوتە ڕێ. لە ناکاو قاچم لە شتێک کەوت، داچەمیمەوە لە ڕووناکی مەشغەڵەکە بینیم کە ئەوەی لەوێ کەوتووە سەری ژنێکە، بەڵام سەرەکە بۆ هۆی تێپەڕبوونی کات بۆ گەن ببوو لە تێکچووندا بوو. کاتێک کاپتا ئەو کە لە سەرەی بینی کەوتە گریان، چونکە من و ئەو تێگەیشتین کە میناش گرفتاری وەزعی ئەو ژنە بووە و گشتویانە، یان ئێمە ناتوانین بە زیندوێتی بیبینینەوە. من لەگەڵەوەشدا کە ئومێدێکم نەما بوو کە مینە بە زیندوێتی بدۆزینەوە، بە کاپتا وت درێژە بە ڕێگاکەمان دەدەین و ئەو وەکو پێشوو گوڵۆڵەکەی دەکردەوە و بەرەو پێش دەچوین. سەیرم کرد کاپتا وەستا و بە چاوێکی تۆقیوەوە سەیری زەوی کرد. منیش سەیری زەویم کرد، بینیم ڕیخێکی مانگە لەسەر زەوی کەوتووە، بەڵام ئەوەندە گەورە بوو کە مرۆڤ لێ ترسا. وتم کاپتا ئایا دەبینی ئەم ڕیخە چەند گەورەیە؟ ئایا دەکرێ بڵێن ئەمە گایەک ئەو ڕیخەی کردووە؟ کاپتا وتی ناگەورم، گای وەها نییە، چونکە ئەگەر گایەکی وای لێبوایە کە بیتوانیایە ئەم ڕیخە بکە نەیدەتوانی بەم ڕێڕەوانەدا بڕوا. وتم ئەی بەڕای تۆ ئەمە پاشماوەی چ گیانلەوەرێکە؟ کاپتا وتی من لەو باوەڕەدام کە هی عەزیایەکی گەورە بێ، چونکە جگە لە مارە گەورەکان هیچ گیانلەوەرێکی تر ناتوانێ پاژماوەی وەها گەورە بکە. لە دوای ئەم قسەیە کاپتا قومێکی گەورەی خوارد و وتی پەنا بەخواکان، نازانم کۆتایی ئەم کارە چی دەبێ، بەڵام پێشبینیم دەکرد کە کۆتایی کارەکە چی دەبێ، چونکە ئەگەر عەزیایەکی گەورە بەو ڕێگایانەدا هاتوو چۆ بکە، بێگومان مینا نەماوە و ئەو کچە جوانە بۆتە خۆراکی مارەکە. کاتێک کە من بینیم کاهینی گەورە مینای بردە ناو خانووی خوای کرید، لەگەڵ ئەوەشدا کە دەمزانی هەموو مانگێک یەکێک دەبەنە ئەوێ، بەڵام وان بیر دەکردەوە کە مەبەستی کاهینی گەورە یان کەسێکی تر کە لەو خانووەدا نیشتەجێیە ئەوەیە کە لەگەڵ ئەو کچانەدا ڕابێرە و دوایی لە ناویان ببا. بەڵام دوو بەڵگەی بەرچاو هەبوون کە نەی دەهێش ئەم بیرکردنەوەیە بسەلمێنم. یەکێکیان ئەوە بوو کە تەنها کچەکانیان نەدەبردە ئەو خانووە و هەندێک کات کوڕە گەنجەکانیشیان دەبردە ئەوێ، ئەگەر خوای کرید مەبەستی ڕابواردن بوایە بانگێشتی کوڕەکانی نەدەکرد. دووەمیان ئەوە بوو کە لە دوورگەی کرید پەیوەندیەکانی ژن و پیا و ئەوەندە ئازاد بوو کە کاهینی گەورە یان خوای کرید بۆ هاودەمێتی لەگەڵ کچاندا پێویستیان بەوە نەبوو کە بیان بەنە خانوویەکی تاریک و دوایی بیان کوژن. بۆیە تێگەیشتم کە بردننی مینا بۆ خانووی خوا هۆیەکی ترە جگە لە عەشق. کاهینی گەورە نەیدەویست لە ڕووی جنسیەوە سوود لە ئەوان وەربگرێ، هەرچەندە کە لە ڕاڕەوەکەدا بەرەو پێشتر دەچوین بۆنەکە تونتر دەبوو، تاوای لێهات توانای خۆگرتنمان نەما و وەکو ئەوە بوو کە سەدان لاشەی مرۆڤ و ئاژەڵ لەوێ بۆگەن بووبوون و ئەو بۆنە بۆگەنەی دروست کردبێ. ئێمە ڕێگەمان بڕی تاو کاتەی کە ئەو داڵانەی ئێمە دڕووناکی مەشخەڵەکەدا دەڕۆیشتین ڕووناک بۆوە، بینیم کە لە دەرەوە ڕووناکی دێتە ناو ئەشکەوتەکە و هەرچەندە بەرەو پێشتر دەچوین ڕاڕەوەکە ڕووناکتر دەبوو، تا ئەوەی گەیشتینە دەرەوەی ڕاڕەوەکە و چاومان بە دەریای سەوز کەوت. دەنگی
بە کەنارکەوتنی شەپۆلەکانی دەریا کەوتە بەرگوێمان. ڕوانیمان لەسەر ئاوەکە ڕیزێک کوندەی یەک لە دوای یەک بەرز بۆتەوە. اینجا تێگەیشتین کە ئەو کوندانە بریتی بوون لە بەشەکانی سەرەوەی لەشی عەزیایەکی گەورە کە هەڵ ئاوسا بوو، لاشەکەی بۆگەن بوو، سەری کەوتو بۆ ژێر ئاوەکەوە و نەدەبینرا. اینجا من و کاپتا بۆمان دەرکەوت ئەو پروپاگەندانەی لەبارەی مردنی خوای کریتەوە دەوترا ڕاست بووە و ئەو مارە گەورەیە کە ماوەیەک بەسەر مردنیدا تێپەڕ بوو، ئەگەرنا ئەوەندە بۆگەن نەدەبوو. هەمان خوای کریت بوو کە لە دیدی خەڵکی شاردبوویانەوە و هەموو مانگێ کچێکی گەنج یان کوڕێکی لاویان کە هێشتا چێژی لە ژیان وەرنەگرتە بوو دەخستە ناو ئەو ڕاڕەوە تاریکانە بۆ ئەوەی ئەو گیان لەوەرە بیکاتە خۆراکی خۆی و مانگا و مرۆڤێک بۆ خۆراکی ئەو مارە بەس بوو. لەو تاریکیەدا لە ناکاو مارەکە قەپاڵی بە کچ و کوڕەگەنجەکاندا دەکرد و بەر لەوەی بزانن چیان بەسەر هاتووە دەچوونە ناوسکی مارەکە و لەبەر ئەوەشە کە لە وشکانیدا گیان لەوەرێکی وەها ناژی. بەڵگەنەویست بوو کەم عەزیا ترسناکە کە لە دەریادا ژیاوە بەهۆی ئاوەکە یان هەر هۆیەکی تر هاتۆتە کەناری دوورگەی کریت. پڕ و پوچ پەرستەکانی کریت بە گومانی ئەوەی کە خوای دەریایە ڕێگەیان لە گەڕانەوەی ئەو گیان لەوەرە گرتبوو بۆ ئەوەی هەمیشە لە کریتدا بمێنێ. اینجا بۆ هاتوچۆکردنی مارەکە ئەو داڵانە پێچاو پێچانەیان دروست کردبوو. هەموو مانگێ کوڕیان کچێکی گەنجیان پێشکەش دەکرد بۆ ئەوەی لە برسان نەمرێ یان بیر لە دەربازبوون نەکاتەوە. بەڵام لە دوای ئەوە مارەکە مرد، ناچار بوون وای نیشان بدەن کە زیندووە. ئەوکو جاران هەموو مانگێک کچێکیان کوڕێکیان دەکردە ناو داڵانەکە و پاشان لەبەر ئەوەی مارە گەورەکە مردبوو لەوێ نەبوو کە قوتیان بدا دەبێت تێبگەین کە چیان لە مینا کردووە، لە دوای هاتنە ژوورەوەی بۆ کوێیان بردووە. من کە لە ناومێدی دۆزینەوەی مینا خۆم پێڕانەگیرە بەردەوام بانگم دەکرد و دەنگم لە داڵانەکانی ئەوێ بڵاو دەبەوە و دەنگی دەدایەوە. کاتێ کە کاپتا بە پەنجە زەویەکەی نیشاندام و وتی سەیرکە. لەسەر زەوی تنۆکی خوێنی لێبوو کە لە کەناری دەریا کۆتایی پێدەهات. داوتی گەورم بەم شێوەیە کە دەبینی ئەم تنۆکە خوێنانە تا ئەوەکە دەڕوا وا چاکە بە دوای ئەم خوێنەدا بڕۆین. کاتێک کە گەیشتینە کەناری دەریا لاشەی مینام بینی کە لە بنی ئاوەکە کەوتبوو. لەبەر زوڵاڵبوونی ئاوەکە لاشەکەیم بە جوانی نەدی. هەندێک قەرژاڵی دەریا دەورەیان لێدا بوو، خەریکی خواردنی گۆشتی لەشی بوون. من هاوارم کرد و کەوتمە سەرەژنۆ و ئەگەر کاپتا لەوێ نەبوایە منیش خۆم دەگەیاندە مینا. بەڵام کاپتا کە دەیبینی ڕۆژ هەڵاتووە و لەوانەیە پاسەوانەکان کە بەهۆی دەرخواردانی تریاکەکەەوە نووسبوون هەڵبستن، بەهۆی ئەو بەنەی لە زەوی ڕای خستبوو منی لە خانەی خوای کریت هێنایە دەرەوە و کاتێک کاتینە دەرەوە بەرەو پەرزگاکە ڕۆیشتین. سەیرمان کرد. هێشتا پاسەوانەکانی پەرزگا هەر نووسون. کاپتا بەبێ ئەوەی لە نزیک خانەی خوا ڕابوەستێ و پشوو بدا منی گەڕاندەوە بۆ شار. لەو کاتەدا ئاگام لە خۆم نەما بوو. لە ڕێگا وەکو ئەوانەی کە سەرخۆشن بەڕێدا دەڕۆیشتم. کاپتا بە خەڵکی دەوت هۆی سەرخۆشیەکەی ئەوەیە لە چاوەڕوانی مینادا زۆری خواردوتەوە و زیاتر لە خەڵکی تر
لە بەردەم خانووی خوا ماوەتەوە. هەموو کەسێ ئەم بیانوەی دەسەلمان، چونکە دەیانزانی کە من بیانیم و نازانم کە هیچ کەسێ لە ماڵی خوا نایەتەوە دەرەوە. لە دوای گەڕانەوەم بۆ میوانخانەکە لە تاو تووڕەیی و نائومێدی خواردنەوەیەکی زۆرم خواردەوە، پاشان نووستم. بەڵام کاتێک کە لە خەو هەڵسام هەستم کرد ڕق و کینەی کاهینی گەورە لە دڵمدا نەما بوو کە مینای بردبووە ناو خانەی خوا و پاشان لەوێ کوشتبووی. لەبەر ئەوەی کە جگە لەوەی کەسێکی تری لێ نەبوو کە مینا بکوژێ، ئەو کاهینە ناچار بوو کە وەکو پێشوو وای نیشان بدا کە خوا زیندووە، دەبێ کچە گەنجەکان بچن بۆ لای و کچێنی خۆیانی پێشکەش بکەن. بەڵام لە دابوونەریت و ئاینەکەیان ڕق ئەستور بووم کە بۆچی کوڕ و کچە گەنجەکان دەرخواردی ئەو مارە گەورەیە دەن. ویستم هەڵسم و لە شەقامەکانی شاردا بەڕێ بکەوم و بڵێم: ئەی خەڵکی نەفام، ئەو خوایی کە ئێوە دەتان پەرست مارێک بوو کە ئێستا ماوەیەک بەسەر مردنیدا تێپەڕیوە. ئێوە نابێت ڕێگە بدەن کە لەمە بۆ دوا گەنجەکانتان بۆ خانەی خوا بچن، چونکە دەیان کوژن بۆ ئەوەی لەوێ نەگەڕێنەوە. بەڵام تێگەیشتم کە وتنی ڕاستیەکان کارێکی سەختە و خەڵکی ئامادە نین کە گوێ لە ڕاستی بگرن. ئەگەر قازانجیشیان بێ، عەقڵیان بە جۆرێک لەگەڵ پڕ و پوچپەرستی و خەیاڵات ڕاهاتووە کە هەموو بیرۆکەیەکی نەفامانە دەسەلمێنن، بەڵام حەقیقەتێکی ژیرانە وەرناگرن. بەر لەوەی بتوانم خەڵکی بۆ ناو خانووە تاریکەکە ببەم، لاشەی مارەکەیان نیشان بدەم دەمکوژن. ئەگەریش خەڵک منیان نەکوشتایە، خزمەتکارەکانی ئاینی کریت کاهینی گەورە کە لە ساویلکەی خەڵکی قازانجێکی زۆری کردبوو یەکسەر منیان دەکوشت. خۆم بەوە دڵخۆش دەکرد ئەگەر دینی دانیشتوانی کریت ڕاست بێ، لەبەر ئەوەی خواکەیان مردووە بە زوویی دەسەڵات و بەختیاری ئەو خەڵکە لە ناو دەچێت و بەڵایەکی سروشتی یان هێرشی وڵاتانی تر کریت لە ناو دەبات و لە کۆڵان و شەقامەکانیدا خوێن دەڕژێت و سەدان کەشتی کە لە بەندەری کریتدا لەنگەری گرتەبوو نقوم دەبێت. لەوە بەدووە ئەو میلەتە وەحشیەی کە پەلاماری کریتی داوە جێی ئەو خەڵکە دەگرێتەوە. لەبەر ئەوەی ئەو کێویانە شایانی ئەوە نین کەڵک لە گەرما و ئاو دەستە جوانەکانی ئەوێ وەربگرن تێکی دەدەن و وەک ئەو شارانەی کە بینیومە پیس و پەڵۆخی هەموو جێگەیەک دەگرێتەوە. دوایی بەخۆمم وت خوای کریت پەیوەندی بە منەوە نییە، چونکە من لەم وڵاتەدا پیاوێکی بێگانەم و دەبێ لێرە بڕۆم. چارەنووسی مۆن و میناش وەکو ئەستێرە ناسەکانی بابل دەیانوت لەلایەن ئەستێرەکانەوە دیاری کراوە، چونکە چارەنووسی هەموو کەسێ لەلایەن ئەستێرەکانەوە دەستنیشان کراوە و شەڕکردنی ئێمە لەگەڵ قەزا و قەدەر ناتوانێ بڕیاری چارەنووس بگۆڕێ. لەو کاتەدا بۆ ئەوەی دیسان بخەومەوە داوای شەرابم لە کاپتا کرد، بەڵام ئەو لە جیاتی شەراب خواردنی بۆ هێنام. من پێم وت شەرابم دەوێ نەک خواردن. ئەگەر شەرابم بۆ نەهێنی ئێسکەکانت بەم گۆچانە تێک دەشکێنم. کاپتان ناچار بوو بڕوات و شەرابم بۆ بهێنێ. لەو ڕۆژە بەدواوە کاتێک کە دەم خواردەوە ئۆقرەم دەگرت و ئەگەر زۆرم بخواردایەتەوە شتەکانم بەدوان دەبینی و بەڕواڵەت وام دەزانی هەموو شتێک دوانە لە کاتێکدا کە دڵنیا بووم وانە. ڕۆژێکیان ویستم لەم بارەیەوە لەگەڵ کاپتا بدوێم، پێی بڵێم هەموو ڕاستیەک بەم شێوەیە مرۆڤ ڕاستی دەبینێ و گومانی لە بوونیدا نییە لە کاتێکدا کە دەزانێت ئەوەی دێتە بەرچاوی لە ڕاستیەوە دوورە. بەڵام کاپتا ئامادە نەبوو لەم بارەیەوە قسەم لەگەڵدا بکا و بەمنی وت تۆ توانای شەراب خواردنەوەی زۆرت نییە، دەترسم لە ناو بچی و ئەو کاتە چارەی من لەم وڵاتە بێگانەیەدا چییە؟ چۆن لاشەکەت ببەمەوە بۆ تەبەس و بە خانەی مەرگت بسپێرم
بڵێن مۆمیای بکەن. لەگەڵەوەشدا کە کاپتا ڕێگەی لە خواردنەوەم دەگرت، بەڵام من ئەمڕۆ بۆم دەرکەوت کە ئەگەر لەو کاتەدا شێد نەبووم یان هەوڵی کوشتنی کاهینی گەورەم نەداوە، لەبەر ئەوە بووە کە خواردنەوە منی تووشی جۆرەکەم توانایی و سستیەک کردبوو کە تەنها دەمویست بوونم. ئەگەر خواردنەوە نەبوایە، لەبەر ئەوەی بەردەوام بیرم لە مینا دەکردەوە، تووشی شێتی دەبووم یان هەوڵی کوشتنی کاهینی گەورەم دەدا و دوایی دەکوژرامەوە. چەند جارێک بە کاپتام وت کە بڕوات و کاهینی گەورە بهێنێ بۆ میوانخانەکە و هەموو جارێ بەندەکەم لە جێبەجێکردنی ئەم فەرمانە سەرپێچی دەکرد. دوایی زانیم کە گۆچان و کێردە ئاسنینەکەمی شاردۆتەوە بۆ ئەوەی نەتوانم لێی بدەم یان بیکوژم یان خۆمی پێ بکوژم. ڕۆژێکیان کاتێک کە لە خەو هەڵسام، بینیم کاپتا لە سوچێکی هۆدەکە دانیشتووە و خەریکی گریانە. گۆزەی خواردنەوەکەم هەڵگرت و قومێکم خواردەوە و وتم بۆچی دەگری؟ ماوەیەک بوو قسەم لەگەڵ کاپتادا نەکردبوو، چونکە سەر و چاوە خەمناکەکەی ئازاری دەدام و نەمدەویست گوێم لە دەنگی بێ. بەڵام ئەو ڕۆژە کاتێک کە گریانەکەیم بینی، ویستم بپرسم بۆچی فرمێسک دەڕێژی. کاپتا وتی کەشتیەک لە بەندەرە و بەرەو سووریا دەڕوا، ئەمە ئاخرین کەشتیە کە بۆ سووریا دەچێت. لە دوای ئەوەی بەهۆی تۆفانەکانی وەرزیستان تا ساڵی ئایندا هیچ کەشتێکی تر بۆ سووریا ناڕوا. هاوارم کرد هەڵسە بڕۆ بۆ بەندەر و سواری کەشتیەکە بە و من لە شەڕی قەڵافەتە بێفەڕەکەت ئاسوودە بکە، چیتر نامەوێت تۆ ببینم. کاپتاوتی سینۆها، لەبەر ئەوەی پێشبینی دەکەم کە دوای ئەم قسەیە ئێسکەکانم تێک دەشکێنی، بەڵام پێت دەڵێم کە منیش لەم ژیانەی تۆ کۆک و ژیانی مێشەکانی دەوروبەری گۆزەی شەرابە ماندوو بووم و شەرابخۆری و مەستی هەمیشەیی تۆ منی بە جۆرێک بێزار کردووە کە ئیتر شەراب لە ناو دەممدا تامی نییە و من تەنها ئارەزوو دڵخۆشیم شەرابنۆشین بوو، ئێستا شەراب ناخۆمەوە. سینۆها، هەر کاتێ باسی زانست دەکرێت ژانازی بە خۆتەوە دەکەی کە لە قوتابخانەی خانەی ژیان خوێندنت تەواو کردووە، زانایی و هەزارەها مردووت بینیوە یان بەدەستی خۆت ناوسکی مردووەکانت هەڵدڕیوە. تۆ هێشتا ئەوە نازانی کە ئەو کەسەی مرد ئیتر لە ناو دەچێ و جارێکی تر زیندوو نابێتەوە. تۆ ئەگەر هەموو ڕۆژێ دەگۆزە شەرابیش بنۆشیتەوە، لە بەیانیەوە هەتا ئێوارە شیوەن بکەی، ئەو ژنە واتا مینە کە لەبەر ئەو ئەم ژیانەت گرتۆتە بەر زیندوو نابێتەوە، جارێکی تر نایبینی. تەنها دەرئەنجامێک کە لەم کارە دەستت دەکەوێ ئەوەیە کە تۆش بۆ لای ئەو دەچی. تۆ ئەگەر چی گەنجی، بەڵام بەهۆی خواردنەوە بە جۆرێک دەستت دەلەرزێ کە ناتوانی سەرێک کون بکەیت و سکێک هەڵبدڕی، ددانێک دەربکەی، هەرچیەک زێر و پارەت هەبوو هەموویت بە کڕینی شەراب تەواو کرد، واتە فڕێتدا. من لە سەرەتادا کاتێک کە بینیم تۆ وەکو گۆزەیەک کە بنی نەبێ شەراب دەنۆشیتەوە خۆشحاڵ بووم، چونکە وامزانی هاوپیاڵەم بۆ پەیدا بووە و تەنانەت لە دوکانەکانی بەندەر دەموت گەورەکەم کە لە ڕێگەی خواردنەوەدا هەرچێکی زێر و پارە هەبێ خەرجی دەکا، بەڵام کاتێ کە سەرنجمدا هەموو بەیانیەک کە لە خەو هەڵدەستی بە جۆرێک دەکەوی دە شەراب نۆشین کە دەڵێی ئەو ڕۆژە دوایمین ڕۆژی ژیان تا. ترسم لێ نیشت و جەرگم پێسووتا و دەشمزانی ئەگەر تۆ بمری من دەتوانم بگەڕێمەوە بۆ ئەزمیر و بەپێی ئەو نووسینەی کە لەسەر لەوحەکە بۆ نووسیبووم زێر و پارەکەت لە کۆمپانیەکانی کەشتیوانی بسەنمەوە و خانووەکەت داگیر بکەم و هیچ کام لەم کردارانە دزی نەبوو، چونکە تۆ خۆت پێت بەخشی بووم، بەڵام ناتوانم ببینم کە تۆ بەهۆی خواردنەوەی شەراب لە ناو دەچی و
زانست و شارەزاییەکەت کە سەرچاوەی زێڕ و پارەیە وشک دەبێ. ئای ئازیزە گەورەکەم، سوێن بێ بەخواکان، ئەگەرچی تۆ جنێوم پێدەدەی، جارجار بە گۆچان لێم دەدەی، بەڵام من تۆم خۆش دەوێ، ناتوانم بەبێ تۆ بژیم. ئەم خۆشەویستیە بۆ زێڕ و پارە و خان و خواردن نییە، چونکە وەکو پێم وتی قازانجی من لەوەدایە کە تۆ بمری، من لە ئیزمیر دەست بەسەر کانزاکان و خانووەکەتدا بگرم، بەڵام لەبەر ئەوەی خۆشم دەوێیت نامەوێت گەورە ئازیزەکەم بەهۆی زیادەڕەوی لە خواردنەوەی شەراب و بیرکردنەوەی خۆڕایی لە مردوویەک کارگیز نایبینێتەوە ماڵ ئاوایی لە ژیان بکە. قسەکانی کاپتا زۆری کارتێکردم، چونکە وەکو ئەو دەیوت ڕوانیم دەستم دەلەرزێ و بەردەوام بوون لەسەر خواردنەوە لە ناوم دەبا. بیرم کردەوە کە بەهۆی زیادە نۆشی هەموو ئەو زانیاریانەی کە لە میسر و بابل و سووریا و شوێنەکانی تر فێر بووم هەمووی بێسوود دەبێ، چونکە ئاوەها بێت دەمرم و ناتوانم قەڵک لە زانستەکەم وەربگرم. بۆم دەرکەوت کە زیادەڕەوی لە هەموو شتێکدا، تەنانەت لە شادی و خۆشیشدا زیانی هەیە و نیشانەی شێتیەتیە. بەڵام نەمدەویست بە کاپتا بڵێم کە قسەکەی ئەو کاری تێکردوم، بۆ ئەوەی لە خۆی بایی نەبێ، وتم قسەکەی تۆ لە گوێی مندا وەکو گیزەگیزی مێژوایە و وتەکانتم بەدڵ نییە. بەڵام چەند ڕۆژێکە خۆم بڕیارم داوە کە چیتر شەراب نەنۆشمەوە، چونکە خواردنەوەی شەراب دەستی لەرزۆک کردوم و بەردەوام بێتاقەتم. لەبەر ئەوە لە ئەمڕۆ شەراب نانۆشمەوە، لەبەر ئەوەی نامەوێ هیچی کە لە کرید بمێنمەوە، هەر ئەمڕۆ دەگەڕێینەوە، بڕۆ کەلوپەلی گەڕانەوە ئامادە بکە. کاتێک کە کاپتام قسەی بیست لە خۆشیاوەکو مناڵ هەڵەپەڕی و دوایی لە هۆدەکە چووە دەرەوە کە کەلوپەلی گەڕانەوەمان ئامادە بکە. لە هەمان ڕۆژدا ئێمە بە کەشتی بەڕێکەوتین. سەوڵ لێدەرەکان بۆ دەرکردنی کەشتێکە لە بەندەر بەناو سەدان کەشتی گەورە و بچووکدا سەوڵیان لێدەدا. لە دوای ئەوەی گەیشتینە دەریا، کەشتیوانەکە قوربانی بۆ خوای دەریا کرد. لەو کاتەدا چارۆکەکانیان هەڵکرد و کەشتی بەهۆی پاڵوپەستۆی هەوا بەسەر ڕووی ئاوەکەدا چەمیەوە و دەنگی شەپۆلەکانی دەقەدی کەشتێکەدا دەهاتە بەرگوێ. کەشتێکەمان ڕێگەی ڕۆژهەڵات واتە سووریای گرتە بەر. لەو کاتەدا دوورگەی کرید وەکو دیمەنی خەوێک کە لە دوای هەڵسانی مرۆڤ نەمێنێ لە بەرچاوان ون بوو. جگە لە فراوانی دەریا هیچ شتێکی تر لە دەوروبەرماندا نەما.